ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم داوم لذاتي باشي پروردگار ام كلمات وشانما لقبولك خوش حالم لوانيشي نوي آسايشي روح وخزمتان أقاموا لو أنا ببيتانيك زمنك وعمرك لخزمتي كتابي نيابي الداء والدواء زاناي بايا برز إمام ابن القيم رضا ورحمة خواه لبه كإمام ابن القيم رضا ورحمة وبركة خواه بسريع داء باره ديت لم بابتي دواء أويك باسي محبتي بو كردين تا قيشت أويك جوركاني محبت لدلي إنساني مسلمان بوي باس كردين يد أفرميه فصل في أنواع المحبة جوركاني محبة ما مباسكة أفرميه شوار جور خوشويستي هي إنسان أبي أقاي لو شوار جور خوشويستي ببي يكميان خوشويستي خوايا جل جلاله أويش أويك تنها لبرخاتي خوا بتاقو تنها لناو ضلي خويا محبتي خوا دا أمزرين أفرمي أم محبتي خوا جل جلاله بتاقو تنها إنسان رزقارناك لآقر رزقارناك محبتي خوا بتنها يهود ونصاراج محبتي خوا هي بتنها أفرمي أبي جوري دوهمي لقلا تيكالب كين كبريتي لشي محبة ما يحب الله أو شتي كخوا بي خوشته أو بي خوش به واتل لقل خوشويستي خوايا خوا جل جلاله هر شتێکی پێ خۆش بێ پێت خۆش بێ کە جۆری دوو هەمەکە بە هەردووکیانەوە ئەکاتە ئەوەی کە محەبەتەکەت متەکامل بێ واتە لەم چوارنەوەعەی محەبەت کە باسی ئەکەین تاقی تەنها محەبەتی خوا کفایەت نییە ئەگەر کەسێ بڵێ وەڵایتە من خوام بەس خۆشەوە تا ناجی نییە ڕزگاربوو نییە چونکە جاری وا هەیە خوای جل جلاله خۆشەوێ ڕقی لە پێغەمبەری خوای صلی الله عليه وآله وسلم گرفتی هەیە لەگەڵ خەڵکی دیندار و مسلمان و خواناسە بۆیە مەسائلی محەبەتی خوا بە تاقی تەنها کفایەت نییە ئەبێ هەر شتێ خوا پێی خۆشە پێت خۆش بێ اینجا ئەکاتە کەماڵی محەبەتی خوا جل جلاله أفرمي أمي محبة ما يحب الله وهذه هي التي تدخله في الإسلام أمي واد ليكات خاتنا إسلام ورزقار أبي وتخرجه من الكفر لكفر رزقارد أكا وأحب الناس إلى الله أقومهم بهذه المحبة وأشدهم فيها كي زور أمجور محبتي بي خوش بي لدليا جيجير بو بي أولا هموانيا لا يخوا خوش بيستره واتا كي أوشتاني زورتر بي خوش بي كخوا بي خوشة هول بدا محبتكاني خوي لقل محبتي خويا الركبخة أفرمي أما چنك زياتر پابند بيوي وند زياتر برزة بي خوشويسته بلاي خوا جل جلاله سهمين جوري محبت خوشويسته لبر خوا لبر خاتي خوا كت خوشوي چون خوشوي هر چي خوشوي لبر او ام جورا كمالك جورك لمحبتي خويتيه لبر خاطري خوش خوش بي كسيك تخوشوي لبر خاتي خوا فكريك تخوشوي لبر خاتي خوا أفرمي أم جوري السيهمة جورك وكو كمال أو هاي بو محبتي خوا واتا محبتي يكم ودوهم والسيهم لإنسان جيجير بيت إنجا كمال محبتي أبيت وكمال إسلام لداخلية أجسبي شوارا من أويا لقل خوايا كسيتر خوش بي المحبة مع الله أما جوريكي زور خطرة أفرمي أو محبتي شركية ككافران وبيدينان ئەویان خۆشەویست لەگەڵ خوایە کەسێکی تریان خۆشەویست ئەفەرمی هەرچیت خۆشویست لە دنیاە مەرج نییە مرۆڤ مەرج نییە پتێک مەرج نییە پەرستراوێک نەخێر هەر شتێک لەگەڵ خوایە خۆشە دویست ئەبێتە محەبەتی شرکی محەبەت واتە تۆ لە خۆشەویستی تا بۆ خوا شەریکە بۆ قەرارداوە ئەبێت تۆ خۆشەویستی لەبەر خاتری خوا بێ لئەجل الله أفرمي هر محبتي لبر أجلي خوانا بي ولقال خوايا بي أو خطريكي زور قوري أو شركة أو جوريك ندك وبرسراوك اللي دلي خوتا دانا ولقال خوايا أي برستي أم چوار جورة قسمتا لناو دلا ربطي بخواوه هر چوار جورة كربطي بخواوه خودي خدام خوش هر چی خوا پی خوش بي خوش بي
لەبەر خوا هەرچی شتە خۆشم ئەوێ لەگەڵ خوایە هیچ شتێکم خۆش نابێت، یعنی لە پەنای خوایە لەگەڵ خوایە هیچ شتێکم خۆش نابێت چونکە بێتە مەحەبەتی شیرکی. جۆرێکی تر پێنجەمین جۆری خۆشەویستی هەیە ئیمامی ابن القەیم باسی ئەکا ئەفەرمێ ئەم پێنجەمین جۆرە جۆرێکی ترە لە خۆشەویستی، ئەفەرمێ ئەم جۆری پێنجەمە لە خۆشەویستی ڕەبتی زۆر بەم بابەتەی ئێمەشەوە نییە، بەڵام هەروەکو ئەوە باسی ئەکا ئەفەرمێ بریتێ لە خۆشەویستی طەبیعی ئینسان بە طەبیعەتی خۆی خۆشەویستی هەیە بۆ هەندێک شت، بۆ نمونە کەسێک توانیەتی خۆشەویستی ئاو لە دڵێتی، برسێتی حەزی لە خواردن و خۆشەویستی خواردن لە دڵێتی، ناڕەحەتە و ماندووە خۆشەویستی خەو، خۆشەویستی خێزان، خۆشەویستی مناڵ، دەی ئەمە زەم ناکرێ بە هیچ شێوازێک لەم جۆرە خۆشەویستیانە ئینسان زەمی لەسەر نییە ئللا لە کاتێکە نەبێت، قەت دەمت لەسەر نییە چەندێک خێزانی خۆت خۆشێ مناڵ ئللا مەگەر ئەم خۆشەویستە وا لێکە دوورت خاتەوە لە ذیکری خوا، بێ ئاگات کە لە ذیکری خوا، هەر شتێکت خۆشویست تۆی بێ ئاگاکرد لە ذیکری خوا ئەچێتە بابی مەنهیاتەوە. ئەتر ئەمە ئیتر خۆشەویستی طەبیعین ئینسان بە طەبیعەتی خۆی خۆشیەوە. بابەتێک هەیە بەلامەوە گرنگە لە خزمەتتانە باسی بکەم، جاری وا هەیە ئینسان دوو مەسئلە لە یەکتر تێکەڵەکە. ئێمە هەندێک ئەشخاصمان خۆشەوێ لەبەر خاتری خوا، بەنمونە ئەگەر عەرزتان کەم ئێمە بۆ شێخی گەیلانیمان خۆشێ لەبەر خاتری خوا خۆشمانەوێ، حتى ئەنبیا پێغەمبەرانمان عەلەیهیمو سەڵات وەسەلام بۆ خۆشەون لەبەر خاتری خوا خۆشمانەوە چونکە ئەوانە نێردەی ئەون. ئەولیا و ساڵحەکان، ئیمامی شافعی عالیمەکان، ئیمامی ئەبوو حەنیفە پیاوی گەورە و عەقڵی ئەم ئوممەتە، ئەم پیاوە گەورانەمان کە خۆشەون لەبەر خاتری خوا خۆشمانەوە. ئینسانی موسڵمان هەر شتێکی خۆشوی لەبەر خاتری خوا، هەر شتێک لەبەر خاتی خوا نەبوو لەگەڵ خوایە خۆشت ویست وەلەو عالمێکی زۆر گەورەش بێ، وەکو وەلەو وەلیەکی زۆر گەورەش بێ ئەچێتە بابی شیرکەوە. بۆیە هەندێک جارێ مە خەڵکێک ئەبینین مەسەلەن شێخێکی خۆی خۆشەوێ بەڵام لەبەر خاتی خوا خۆشی ئەوێ ناچێتە بابی ئەوەی کە ئەم کەسە مشریک بێ، بەڵام ئەگەر لەگەڵ خوایە خۆشی ویست ئەچێتە بابی شیرکەوە. چونکە هەموو ئینسانێک بە جبیلەت طەبیعەتی ئەو هەیە، ئەو کەسەی ئیرشادی ڕۆحی ئەکا خۆشی ئەوێ، ئەو کەسە علمی پێڵێ خۆشیێ، دایک و باوکی خۆی خۆشێ، بەڵام ئەگەر خۆشەویستەکەی ئەوەندە بەرز بۆ گەیشتە ئاستێکی وە لەگەڵ خوایە ئەو کەسەی خۆش بێ العیاذ بالله ئەوەچێتە بابی شیرک، بەڵام لەبەر خوا خۆشی بێ، چۆنی خۆش بێ، چەندێکی خۆش بێ، چه ئەندازێک ناچێتە بابی شیرک و مشریک بوونەوە. لە مەسەلەی هەموو خۆشەویستەکانی طەبیعی ئینسانە زۆر ئاسایی، هەموو جۆرەکانی ئەو خۆشەویستیە طەبیعیانە کە لە تۆیە هەیە زۆر ئاساییە، ئەبێ ئاگات لێبێ لەکوێ تۆی مەشغوڵ کرد لە دین، لە ذیکری خوا، لە یادی خوا، ئەلەوێ تۆ بزانە تێکەوتویت و لە هەڵای. یا ئەیها الذین آمنوا خواجیان لە قورئانە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تلهکم ئەموالکم ولا ئەولادکم عن ذکر الله، تووشی لەهوتان نەکەن و بەڵاڕێتانە نەبن ماڵ و سەرەوت و سامان و مناڵتان لە ذیکری خوا دوورتان خەنەوە نەکەن شتیوە. رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله. باشا پیاوانێک کە تیجارات بازرگانی باشا کڕین و فرۆشتن لە ذیکری خوا لە نادا، ئەمانە پیاوانی گەورەی ئەم دینن. دەی عەزیزانم کاتی ئێمە لە خزمەت ئەم ئاەتانە ئەوەستین کەوابوو هێڵێک ئەبینین، خەتەرێک ئەبینین، خەتەرەکە بریتێ لەوەی هەر کاتێ خۆشەویستی طەبیعی لە ئینسانە وهای لێ هات ئینسانەکە لا بدا لە ڕێ و دووری خاتەوە لە ڕێ لە ذیکری خوا سەدیکە دووری خاتەوە لە ذیکری خوا، ئەو کاتە ئەو جۆرە لە خۆشەویستی ئەبێتە جۆرێکی مەنهی. لە دوای ئەمە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ باسی کەماڵی مەحەبەتمان بووەکە. ئەو مەحەبەتەی لە هەموو ئینسانیەتە دوو کەسی پێگەیشت، لە هەموو ئینسانیەتە دوو کەسی پێگەیشت. ئیتر کۆتا پلەی مەحەبەت ئەم مەحەبەتە شتێک هەیە لە زمانی عەرەبیە پێوتێ ئەلخولە. خولە خولە سەواء لە کاتی خاڵیەتیە لەگەڵ ئەو کەسایە یان چۆن سرکە تێکەڵ ئەبێ ئاوا تێکەڵ بۆ لەگەڵ خۆشەویستەکە. خولە هەموو مەعانی کەماڵی مەحەبەتی تایە و پلەی نهایەتی مەحەبەتە. ئەفەرمێ دەی بەخوا لە خولەیە
دڵ جێگەی هیچ خۆشەویستێکی تیا نابێتەوە تەنها ئەو خۆشەویستە نەبێت کە ئێوێت مەنسەبێکی زۆر گەورەیە بە هیچ جۆرێک لە جۆرەکان هیچ جۆرە خۆشەویستێک لە دڵا کۆ نابێتەوە تەنها خۆشەویستی ئەو کەسە نەبێ کە ئیتر خەلیلیەتی و لەگەڵیەتی و هەمیشە ئەفەرمێ ئەم مەنسەبە مەنسەبێکی زۆر گەورەیە تەنها دوو خەلیل پێگەیشتون دوو خەلیل لا ئێمە لە تەحیاتەکانمانە یا لە سەڵەواتمانە زۆر کات سەڵەوات ئەدەین لەسەر سەیدنا ئیبراهیم هۆکارەکەی چییە؟ ڕاستە وەچەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەچێتەوە سەر ئەو نەسەبی ئەچێتەوە سەر ئەو ئێمە دوو خەلیلمان هەن پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ إن الله اتخذني خليلا كما اتخذ إبراهيم خليلا خوای گەورە منی هەڵبژاردووە بە خەلیل هەر چۆن ئیبراهیم عليه السلام هەڵبژاردووە بە خەلیل ئێمە دوو خەلیلمان هەن بەس محمد المصطفى عليه الصلاة والسلام لەگەڵ سيدنا إبراهيم غيری ئەم دوانە کەسێکی تر نەبووە تەنانەت لە پێغەمبەرانیش عليهم الصلاة والسلام بگاتە ڕوتبەی ئەم دوانە لە خولەت و لە خۆشەویستی و نزیکی لە خوا و لە کۆتا خۆناغی محەبەت لەگەڵ خوایە ئەفەرمێ لە فەرمایشتێکە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ لو كنت متخذا من الأرض یا من أهل الأرض خليلا ئەگەر خەلیلێکم لەسەر زەوی هەڵبژاردایە کابوو لەسەر زەوی کەسی هەڵنەبژاردووە لەوێ هەڵیبژاردووە ئەگەر لەسەر زەوی کەسێکم هەڵبژاردایە لاتخذت أبا بكر خليلا ولكن صاحبكم خليل الله ئەفەرمێ ئەگەر یەک کەسم لەسەر زەوی بکردایەتە خەلیلی دڵم خۆشەویستی کۆتای دڵم ئەو بەکری سدیقم ئەکرد سەری ئەو پلەی ئەو بەکری سدیق بەڵام ڕەفیقەکەی ئێوە هاوڵەکەی ئێوە مەبەستی لە خۆیەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم خەلیل الله ئەو کەسەیە کە خوا بۆ ئەم خەلیلە و ئەمیش بۆ خوا خەلیلە لە فەرمایشتێکی ترە ئەفەرمێ إني أبرأ إلى كل خل من خله هەرچی جۆرێک لە خەلیلیەتەیە هەمووی خۆی لێدا ئەماڵم إلا خەلیلیەتی خوا نەبێ جل جلاله کە ئیبراهیم عليه السلام بیرکەنەوە عمرێکی گەورە داوای مناڵەکە ئەپاڕێتەوە ئەلاڵتە خوایە مناڵێکم پێ عەتاکەی ئەفەرمێ خوا جل جلاله مناڵێکی پێ عەتا کرد مناڵ لە پیریە زۆر شیرین مۆسا عەبدولکەریم مدەڕیس دۆستێکی نامەیەکی بۆ نووسێ بە شەعر لە کەرکووکەوە ئێمە لە نزیکی یادی ئەوین لە 28 لەسەر 29 مانگ یادی وەفاتی مۆسا عەبدولکەریم مدەڕیسە یا 29 لەسەر 30 لە مانگی 8 نامەیەکی بۆ ئەنووسێ بۆ مۆسا مدەڕیس دەردەکانی پیری هەمووی بەیانەکە لە نامەیەکی دوور و درێژە ئەڵێ ئەو دەردەی هەیە پیری ئەو دەردەی هەیە بە شێعر بۆ ئەنووسێ بۆ ئەلاوێنێتەوە مۆسا عەبدولکەریم مدەڕیسیش جوابی نامەکەی ئەداتەوە بە درێژی ئەفەرمێ برام بەخوا ئەو نەخۆشانەی وتوتە لەوە زۆرتری هەیە ئەو دەردانەی باسی کرد زۆر لەوە زیاترە بەڵام هەندێک شت هەیە دڵی ئینسان هێواش ئەکاتەوە لە کاتی پیریە یەکەم ئەگەر ئەو کەسە لە پیریە لە ڕووی داراییەوە دارای باش بێ تۆزێ باری شانی کەمترە بێ دوو ئەگەر ئەو کەسە لە کاتی پیریە مناڵێکی بچووک هەبێ بە دەوریەوە ئولفەتی پێوە ئەگرێت دڵی زۆر هێمن ئەبێت هێواش ئەبێت مەسئلەی مناڵی بچووک سەواء مناڵی خۆی بێ یا ئەولادی بێ لە کاتی پیریە جۆرێک لە مەحەبەت و خۆشەویستی و هێمنێکی زۆر گەورە لەگەڵ دروست ئەکا ئەو مناڵە بە تەبعی ئەو پیرە ئەخوا بۆیە زۆرێک لە ئازارەکانی لەبیرە بات سێهەمیان ئەفەرمێ ئەگەر دڵی پەیوەندی بەخواوە هەبێ لەگەڵ خۆیە بێ خۆشەویستی ئەو بێ لە پیرە زۆرێک لە ئازارەکان لە یادەکە لە خۆشەویستی خۆیە زۆرن ئەوانەی لە ڕووی داراوە دارانین ئەولادیشیان لەگەڵان نەماوەتەوە بەڵام ڕۆبتیان لەگەڵ خۆیە زۆر بەهێز بوو لێرە مەبەستم لەم یاداشتەی مۆسا عەبدولکەریم مدەڕیس سەیدنا ئیبراهیمە لە کاتی پیریە خوا مناڵێکی پێداوە مناڵ دڵی وابەستەی ئەم مناڵە بوو کاتێک کە دڵی وابەستەی ئەم مناڵە بۆ غارە الحەبیب و خوا جل جلاله غیرەی جوڵا لە سەیدنا ئیبراهیم عليه السلام چۆن ئەبێ لە دڵی خەلیلە شتێکی تر دروست بێ
بڕیاری کرد و ئەمری پێ کرد بە ئیمتیحانێکی زۆر قورس. کوڕێک کە بە پیری خوای گەورە پێ عەتا کردووە ئەم نیعمەتە جوانە وحی ڕاستەوخۆشی بۆ نەهات، لە خەوا پێوترا سەری ببڕە. ئەگەر وحی ڕاستەوخۆ بۆ ئارامتر ئەبوو سەیدنا ئیبراهیم بە خەو ئەمری پێکرا کە جۆرێک لە جۆرەکانی وحی بریتێ لە خەو. ئەفەرمێ ئەم ئیمتیحانە قورسەی بەسەرا هات کە ئەبێ مناڵەکەی خۆی سەر بڕ. زۆر ئیمتیحانێکی قورس، مناڵێکی جوانی خۆت لە پیریە بەدەستی خۆت سەر بڕی، ئیمتیحانێکی زۆر قورس. کاتێک کە چەقۆی هێنا و ئیتر بڕیاریدا سەری بڕێ، خوا فەرمانی کە ڕاگرێ، چکە مادام چەقۆکەی خستە سەر ملی لە دڵیا سەری بڕی. هەدەف لە سەربڕین ئیسماعیل نەبوو، هەدەف لە سەربڕین سەربڕینی خۆشەویستی بوو لە دڵا نەمێنێ خەلیل بێ بۆ خوا، دڵەکە ڕەبتی بەوە هەبێ و بەس. ئەفەرمێ دەی کاتێک کە ئەمەی هەڵبژارد خوا جەلە جەلالوهو عقوبەکەی لەسەر ڕاگرت، بوەستە ئیبراهیم ئەوە کەپشێکیش و بەرانێکیشمان بۆ ناردی ئەو بەرانە سەر بڕە، تۆ ئیشەکە جێبەجێ کرد، دڵەکەت ساغبوو بۆ من بەسە. اینجا ئەلێرە نقطەیەکی زۆر گرنگ باسەکە ئیمامی ئیبن القەیم قەلەبە ئینسان هەستی پێ بکە. ئەفەرمێ خوا جەلە جەلالوهو هەر فەرمانێکی لە شوێنێکی عەزیم و گەورە دەرکرد بێ، دواتر بە کولی ئەو فەرمانی لا نەبردووە لەسەر ئینسانیەت، بەشێکی هێشتوێتەوە. ئەفەرمێ بە نمونە ئێمە خوا فەرمانی پێ کردوین 50 نوێژ جێبەجێکن، 50 نوێژ. ئێستا 5 نوێژە کەسی وای تەمەڵمان هەیە 5 نوێژەکەی پێ ناکرد. 50 نوێژ لە ئیسرا و لە میعراجە فەرز کرا لەسەر ئەم ئومەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم مراجعەی خوایانی مراجعەی کردەوە تا هاتە 5. دەی 5ەکە پاداشتی 50کەی هەیە بەقەتەی. 5ەکە پاداشتی 50کەی، ئەثەری 50کە کە ئەمری خوایە هەرماوە لەسەر زەویە. 5 نوێژکە لە ڕۆژی قیامەتە وەکوایە 50 نوێژە کرد. دۆستێک جارێک پرسیارێکی کرد، تیماوەسا بۆچی خوا جەلە جەلالوهو بەهشتێکی نەبڕاوەی زۆر جوان عەتا ئەکا بە خەڵکێک کردەوەیکی کەمیان کردو، یان دۆزەخێکی بە شدەت بۆ کەسانێک کە بڕێ کردەوەیان نەکردو. وتم برای خۆم کردەوە فەزائیلەکانی بێ ئەژمارە، عقوبەکانیشی لە بەرامبەر فەزائیلەکانە بێ ئەژمارە. ئیمامی سیوطی ئەفەرمێ مشتێ نمونەی خەروارێکە، ئەم کەمە عومرە نمونەی خەروارێکە بۆ تۆ. ئەگەر 200 ساڵ 500 ساڵ 1000 ساڵ عومرت بۆیە هەر وەکو ئەم خەروارە، ئەوە نمونەیەک گوتیە هەر ئەمەیتی هاتە دەرەوە، ئەم قوڕە هەر ئەوەنە تۆزی ئەکرد. ئەفەرمێ هەر جارێک هەر ڕۆژێک تۆ 5 نوێژە کرد لە ڕۆژی قیامەتە پێوتی ئەی عەبد تۆ ئەجری 50 نوێژە بۆ نووسراوە، ئەجری 50 نوێژ بۆ تۆ نووسراوە ئەی عەبد، 5 نوێژە جێبەجێ کردو، 50 نوێژە بۆ نووسراوە. 50 نوێژم بۆچی بۆ نووسراوە؟ چونکە فەرمانەکەی خوا لەسەر زەویە هێشتا ماوە. دەی ئەفەرمێ مەسئلەی سیدنا ئیبراهیمیش بە هەمان شێوازە، کاتێک کە ئەمری کرد ئەم کوڕە سەر بڕە لە مەقامێکی زۆر گەورەی قوربە کە ئیبراهیم سیدنا ئیبراهیم زۆر نزیک بوو لێوەی، دوایی کردی بە کەپشێک بەرانە سەر بڕە، هەتا ئێسر لەم ئومەتە لە جەژنی قوربانە بەران سەر بڕین و حەیوان سەر بڕین و خوێن سەر بڕین هەرماوە. ئەفەرمێ وەلا یوبەدەل القەول لەدەیە، لە کۆتایی ئەو فەرمایشتەی نوێژەکانە ئەفەرمێ قسە لە لای من ناگۆڕێ، هي 5 في الفعل وهي 50 في الأجر. 5 نوێژ تۆ ئەەکەی بەکردەوە بەڵام ئەجری 50 نوێژە بۆ ئەنووسری. بۆیە ئەم ئومەتە لە ڕۆژی قیامەتە پێش ئومەتانی تر ئەدەنەوە، ئەگەرچی عومریان درێژ بوو ئەمان عومریان کورتە بەهۆی ئەو ئەجرە گەورەی کە هەیەن. ئیمامی ئیبن القەیم لێرە ئەفەرمێ هەندێک لە ئەو کەسانەی کە هەڵە بوون غەڵەتێکی گەورەیان کردو و توانە مەحەبەت گەورەترە لە خولەت. فەرمێ لە ڕووی زمانەوە ئەمە غەڵەتە، لە ڕووی شەرعیشەوە هەر غەڵەتە، چونکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمووی خوا من و سيدنا إبراهيم هەڵبژارد وەکو خەلیل، هەڵبژارد اتخذني خەلیلا كما اتخذ إبراهيم خەلیلا، هەردووکمانی کردوتە خەلیلی خۆی.
أفرمي أميك لهندي فكري تصوفها تو لغالطين أو توانا محبة أكمل من الخلة الله مزور غلطة وتوانا إبراهيم خليل الله ومحمد حبيب الله أفرمي ما غلطة زور جاهل بون أمانة كوان وتوا شو كان محبة وشي محبة زور قشتية خلة زور تايبة زور خاصة بخوا جل جلاله بمحبتي خوا جل جلاله دي خلة نهاية محبته پیغمبر يعني صلى الله عليه وآله وسلم باسي كرد وهروها نفي كردوا كخليلك هبه غير خوا چندین فرمایشات و باسی خوشویستی عائشه من بو اکا باسی خوشویستی دا باوکی عائشه من بو اکا باسی سيدنا عمر و خوشویستی عمر كر خطاب من بو اکا و غير امان لاصحاب بكسيان نال خليل هميان محبه عامه بويان بكاري يعني وأيضا فإن الله سبحانه خوا خوشي يحب التوابين ويحب المتطهرين نفر من خليل أمانم أفرمي خوشم أواني توبة كارن زور توبة أكن وأقرن وأواني زور باكجي خوان أكن أواني كصابر زور مخوشون يحب الصابرين يحب المحسنين يحب المقسطين عادل كان أواني كعدالة لسرزوية وربا أكن خوا خوشي أون جنجي توبة كار لفرميشتاتو حبيب الله وخلته خاصة بالخليلين إمام ابن القيم فرمي لي خلتي خوا أما محبتي خوا عام وقشتي أبوها مكاس بلام خلتي خوا جل جلاله تايبة بخليلين وسيدنا إبراهيم پیغمبر خوا صلى الله عليه وآله وسلم محمد المصطفى دي هر كسيك بلا محبته خلت وكو يكن إمام ابن القيم أفرمي أو قلة علم فهم يعني هي جوان حالي نبون لخوا ولا پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم خلت محبة دوبل لخوشويستية خلت بليكي زور برز و تايبت دو مروف بيگيشتن للاي خوا حبيش زور و برهلا و قورة أنواع زور حب و خوشويستي من هي ملجيان منا هر يكيك لأيما دنيايك مالك پر لمحبت و خوشويستي من هي اما چی بکەین قۆناغەکانی محبت ببڕین ئیمام هەر ئەمە باسی محبتمان بۆ بکە ئەیە بەمە پێمان بڵێ تۆ ناتوانی قاڵ بیتەوە لە تەسەووفە هەتاوەکو ئەم قۆناغانە نەبڕی ئەبێ قۆناغ بە قۆناغ لەگەڵ یا بڕی جار بەجار محبەتێ بۆ خوا زیاتر کەی گەشە بە خۆشەویستیت بدەی لە حوزوری خوایە بۆی باڵاتر بی بەرزتر بی هەتاوەکو واد لێ کەماڵی عیبادەتەکانە بۆ خاتری خوا ئەبێ لەبەر خاتی خوا ئەبێ دێ هەرێکێک لە ئێمە پێویستمان بەوەیە چۆن نوێژەکان ئەکەین بە ئاشکرا ئاوا عیبادەتی دڵ و محەبەتکەین لەگەڵ خوا خۆشەویستیمان لەگەڵ خوا بەرپاکەین شۆڕشی خۆشەویستی بەرپاکەین عەزیزان ئەم ئومەتە ئومەتی خۆشەویستیە ئەبێ خوامان خۆش بێ مەخلوقاتی خوامان لەبەر خاتی خوا خۆش بێ ئەی قوربەسەری بۆ کەسێک کە محەبەتی غەیری خوا لەگەڵ خوا حەبیبێکی تری سەرۆکی حیزبەکەت بۆچی خۆش ئەگەر لەبەر خوا خۆشت ئەوێ مەئجووری تێ ئەوە لیلایە و ئەو دوو کەسێک کە یەکتریان خۆشەوێ لەبەر خاتی خوا لە قیامەتە لەژێر سێبەری عەرشی خۆی حەشرەکرێ ئەگەر دوو کەسی مؤمن صادق ڕازگۆ لەبەر چی خۆشت ئەوێ ئەتەوێ لەگەڵ خۆیان داینی کەناڵای عەلامەکەی فەرمانە پێەکا بە خراپ خۆی فەرمانە پێەکا بە خراپ ئەنواع جۆری بەرەڵایی لە وڵات و نیشتیمانە بڵاوەکاتەوە سەدان زوڵم ئەکا هێشتا خۆشت دەوێ ئەتەوێ لەگەڵ خۆیان هاوتایکەی لەوە چی خۆت بە ئەهلی مزگەوت و نوێژیش بزانە بەڵام بابەتی خۆشەویستی لە عەقیدەیە بابەتێکی زۆر خەتەرناکە لەوە چێ مەحەبەتێ لەلای خۆت وا تەسەوورکەی بڵێ ئەمەیان بۆ دنیامە ئەمەیان بۆ دینمە عەزیزم دین بەبێ دنیا بەبێ دینداری ناکرێت بۆیە هەر کەسێک لە ئێمە ئەبێ کەماڵی مەحەبەتی بۆ خوا بێ لەبەر خوا بژی لەبەر خوا بمرێ خۆشەویستەکانی تەواو تەواو لەبەر خاتی خوا بێ خوای گیان ئێمە لە کۆتایی ئەم دەرسە ئەمانەوێت دەستی زەلیلی بۆ تۆ بەرزکەین خوای گیان دڵی زەلیل و شکاومان بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی دڵی غەمبارمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە هانای هەناوی سوتاومان بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی
داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت لەگەڵ ئێمەدا بجوڵێر ئارامی بخەرە دڵمانەوە یا ڕەبی خۆی گیان داوات لێ ئەکەین دەروونمان پڕکە لە خۆشەویستی خۆت یا ڕەب العالەمین هەڵمان بژێرە بۆ خۆشەویستی خۆت دروستمان کە بۆ خۆشەویستی خۆت بمان ژیانە لەگەڵ دینەکەت یا ڕەب العالەمین بمان مرێنە لەسەر دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی گیان فەساد و خراپەکاری لەناو ئەم وڵاتەی ئێمە مەهێڵە یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕم و بەزەی خۆت دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵاتمان ئارام و نیشتیمان کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین وڵاتمان نیشتیمانمان پڕ لە ئارامی کە یا ڕەب العالەمین ئاسایش بەسەر دڵمانە بەسەر ماڵمانە بەسەر ڕۆح و جەستەمانە ببارێنە خۆی گیان ئێمە خۆمان ئەدەینە دەستی تۆ یا ڕەبی خۆی بە ئەندازی چرکەیەک بە ئەندازی چاوتروکانێک بە کەمتر لەوە مەمان دەرە دەستی خۆمان یا ڕەب العالەمین خۆی نیعمەتی زۆرت پێداوین نیعمەتەکەمان بۆ زیاد کە یا ڕەبی خۆی بەهۆی کوفرانەمانەوە لێمان مەگرەوە یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان ئارامی بەسەر ئەم وڵاتە ببارێنە هەرزانی و فەڕەحی یا ڕەبی خۆی بەسەر ئەم وڵاتە ببارێنە کەسانی عادل و عاقڵ و عالم بکەرە گەورە و سەرداری ئەم وڵاتە یا ڕەب العالەمین لە دەستی داگیرکاران بمان پارێزە یا ڕەبی خۆی ئەو کەسەی زوڵم لەم میلەتە هەژارە ئەکا یا ڕەبی خۆی ئینتیقامی لێ بکەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی ئەوانەی بەسەر ئێسقانی هەژار و نەداری ئەم وڵاتەوە خۆیان دەوڵەمەند و پڕ کرد خۆی قڕیان کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعانەمان لێ قبوڵ کە لە بەهەشتا هەر هەمومان پێکەوە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کۆکەرەوە یا ڕەبی خۆی گیان داوات لێ ئەکەین هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە هەر کێشەیەکمان هەیە تۆ بۆمان چارەسەرکە هانامان بۆ لای گەورەی تۆ هێناوە خۆی گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە خۆی داوات لێ ئەکەین ئەومان کەم علمی زیاد کە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان پەروەردگاران نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەوەمان یا ڕەبی خۆی تووشی گرفتێکی کۆمەڵایەتی هاتووە ڕزگاری کە خۆی ئەومان کێشە لەناو ماڵیان هەیە کێشەکانی بۆ چارەسەرکە یا ڕەبی خۆی یان هەر کەس هەر جۆرە گرفتێکی هەیە یا ئیلاهی بەهانای ئەوەرە یا ڕەبی خۆی یان لاوەکانمان دامەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین لە خراپە بیان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی یان ئەم دوعانەی بۆ تۆمان بەرز کردەوە تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار پەروەردگارە بەخوا کەسێکی تر شک نابن ئێمە دوعا بکەین ئیلا تۆ نەبی دێ ڕەبی خۆی دوعاکانمان گیراکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين